إن شاء الله اللودی تەواوەتی لەسەر شەقامەکە نامێنێ و ئەو قەرەباڵغیە کەم دەبێتەوە. ئێرە یەکتر بڕی تۆفیق وەهبیە لە شاری سلێمانی کە دەکرێتە سەر شەقامی بازنەی مەلیک مەحموود کە بڕیارە لە 2 ڕۆژی داهاتوودا بەشی سەرەوەی شەقامەکە بکرێتەوە ئەو لۆد و قەرەباڵغی کە دروست بووە لەسەر ئەم شەقامە لە ماوەی ڕابردوودا نەمێنێ. ئەمە یەکێکە لە پرۆژە گرنگەکانی بواری هاتوچۆ لە شاری سلێمانیدا کە لۆد و قەرەباڵغی زۆر لەسەر شەقامی بازنەی مەلیک مەحموود بەو قسەباوەی کە لەناو هاوڵاتیاندا هەیە بەشی خوارەوەی شەقامی 6 مەتری ئەو لۆدە کەم دەکاتەوە. لەبەرەوەی ئەم شەقامە کاتێکە لە ناوچەی پیشەسازیەوە دێی لێرەوە دەچێتە گەڕەشی چوارچرالە و لاوە چەندین گەڕەشی دیکەی تێدایە لۆد و قەرەباڵغی زۆر هەبوو لەسەر میوتێرنانی کە لێرەدا هەیە. لە ئێستادا بەشی سەرەوەی شەقامەکە تەواو بوو لە 2 ڕۆژی داهاتوودا بڕیارە کە ئەم شەقام بکرێتەوە. من زانیاری زیاتر لە سەرپەرشتیاری پرۆژەکە توانە محەممەد وەردەگرم ئەگەر فەرموویتە ئێرە کاکتوانە سڵاوی لێ بێ بڕیارە 2 ڕۆژ داهاتوو ئەم بەشی سەرەوەی شەقام بکرێتەوە. مە تا چەندێک کاریگەریە بێت لەسەر کەمکردنەوەی لۆد و قەرەباڵغی لە شاری سلێمانیە. بەخێر بن سەرچاوم وەڵی پێشتریش ڕامان گەیاندووە کە ئەم شەقامانە بە نەمانی ئەو یوتێرنی کە لێرەدا هەبوو و تەواوبوونی ئەم پرۆژەیە کە جێگرەوەیە بۆ ئەو یوتێرنانە و هەروەها بەستنەوەی هەردوو گەڕەکی ئابلاخ و گەڕێکی چوارچرایەوەتە بەشی سەرەوەی شەقامی بازنەی مەلیک مەحموود بە بەشی خوارەوەی کە ناوچەی پیشەسازی و گەڕێکی چوارچرایە ئینشاءالله لۆدی تەواوەتی لەسەر شەقامەکە نامێنێ و ئەو قەرەباڵغیە کەم دەبێتەوە. لە 11 ساڵی پارەوە دەستان کردو بە کارکردن تایە بەشی سەرەوەی کرێتەوە ئەی بەشی خوارەوەیکی تەواو بێ بەپێی وادەی فەرمی خۆمان یەکی ساڵی داهاتووە دواوادەی فەرمی خۆمان بەڵام ئینشاءالله هەوڵ و بەرنامەی ئێمە وایە کە بتوانین لە چەند مانجێک پێش ئەو کاتش وادەی خۆیان تەواوی بکەین پرۆژەکە. تێچووی پرۆژەکە چەندێکە؟ بە نزیکەی 12 ملیار دینار. 12 ملیار دینارە. تەسەورەکەن تەواو ببێت لە وادەی خۆیان؟ بە پشتیوانی خوای گەورە ناڵم هەوڵێن پێشتریش بەپێی بەرنامەی کۆمپانیاش کە بە تەواوی جددیە لەسەر ئەوەی کە بتوانێت پێش ئەو وادەیە تەواوی بکەن. کاکتوانە ئەم پرۆژێ تا چەندێک گرنگە بۆ نێشتنی لۆد و قەرەباڵغی لە ڕابردووە لێرەیە قەرەباڵغی زۆر دروستە بوو. ئێمە وەک ڕامانگەیان پێشتر ئەم یوتێرنە لەم شوێنێدا هەبوو بە گەڕانەوەی هەر ئۆتۆمبیلێک لەم شوێنەدا سایدێکی تەواوەتی لە شەقامی بازنەی مەلیک مەحموود دەگرت. بەڵام ئینشاءالله بە نەمانی ئەم یوتێرنەوە تەواوبوونی ئەم پرۆژەیە ئەو لۆدە نامێنێت چونکە هەموو شەقامەکان فری دەبن و ئەوەشی بێ یوتێرن کات تەنها لوپەکان بەکارهێنێ جنا هیچ وەسانێک ئینشاءالله لەسەر پرۆژەکە نامێنێت. ئەمە تەنیا ئەندەرپاسە ئۆڤەرپاس نیە وایە؟ بەڵێ هەر ئەو ئەندەرپاسێک کە لێرە دروستمان کردو شەقامەکە وەک دەبینن شەقامی بازنەی مەلیک مەحموود وەکو خۆی دروست بووەتەوە کەوا بڕیارە ئینشاءالله لە چەند ڕۆژی داهاتووە ئەم دوو شەقامەوەتە شەقامی ڕۆشتن بەرەو دەرەوەی شار و شەقامی هاتن بەرەو ناو شار بەڕووی هاوڵاتیاندا بکەینەوە. کاکتوانە ئەو ئاستەنگانە چی بوون کە هاتنە ڕێگاتان لە کاتی بانجامگەیان نییە پرۆژەیە؟ وڵی وەک پێشتر ڕامان گەیاندبوو ئێمە وا بڕیار بوو بە ماوەیەکی 4 مانگ ئینشاءالله بتوانین ئەمەمان تەواو بکردایە بەڵام بەڕاستی چەند هۆکارێک و بربەستێک هەبوو کە هاتنە پێشمان بۆ ماوەی نزیکەی مانگێک ڕۆژەکە دواکەوتکردنەوەی شەقامەکە بڵێن ئەویش هۆکاری هەندێک بۆری ئاومان هەبوو لە پرۆژەکەدا کە ڕێڕاوەکەیمان گۆڕی و ئەبێ بیخێنە ناو ئەندەرپاسەکەەوە کە ئەمە بۆ ماوەیە کارەکانی دواخست هەروەها هێڵەکانی کارەبا کە چەند هێڵێکی سەرەکیمان هەبوو 11 کV و 33 kV ئەوەشمان کرد و ئەوە بۆ هۆی دواکەوتنی پرۆژەکە لە بەشێکی پرۆژەکەدا بۆ ماوەی نزیکی هەفتەیە بۆ 2 هەفتە کارەکانی ڕاگرتین. هۆکارێکی تریش لەوانە نەبوونی ئاوڕۆی سەرەکی بوو لەسەر شەقامە سەرەکیەکە بەڕاستی لە کاتی باران و یان هەر کارێکە ئاو هەبێت شەقامەکە نەیدەتوانی ئەو ئاوە ڕابکێشێت ئێمە هەوڵماندا تۆڕێکی کاتی و سەریعمان بۆ ڕاکێشا کە بتوانین ئەو چارەسەری ئەو کێشەیە بکەین ئینشاءالله. هەوڵاتیان تا چەندی هاوکارتان بوون؟ بە سوپاسەوە هەوڵاتیان ئێمە داوای لێبوردنیان لەکەین بەڕاستی ماوەیەکەم بۆ ماوەی 4-5 مانگا ئێمە بەڕاستی لەوانەیە لۆدێکمان خسپێتە سەریان بەس تەواوبوونی ئەم پرۆژانەش ئارامگرتنی ئێوە و هاوکاری ئەوانیشەیە ئێمە زۆر سوپاسیانەکەین کە هاوکار بوون بەڕاستی. سپاس بۆ توانە حەمەسە بەشداری یەکتر بڕی تۆفیق وەهبی بەڵێ ئەمە پرۆژەی تۆفیق وەهبیە کە بڕیار لە 2 ڕۆژی داهاتوودا بەشی سەرەوەی شەقامەکە بکرێتەوە کە تیایدا هەریەکە لە گەڕەشی ئابلاغ بە گەڕەشی چوارچراوە دەبەستێتەوە کە لە بەش شێرەوەی تێپەڕ دەبێت پاشان لە هاتن لە ئەربەتەوە بۆ سلێمانی و بە پێچەوانەشەوە بەشی سەرەوەی شەقامەکەیەتی کە بڕیارە 2 ڕۆژی داهاتوودا ئەمەش بکرێتەوە. ئەمە کاریگەریی زۆری دەبێت لەسەر کەمکردنەوەی لۆد و قەرەباڵغی لە ئەم بەشەی خوارەوەی شەقامی 6 مەتری لە شاری سلێمانیدا.